کشی نەبێت چکە با مطلب بە بەڕەهایی نەبێت چکە لەو کاتا ژن نەهێنێ وەکو ئەوەیە زوڵمی نەکرد. لەگەڵ بوونی یاسایەک بۆ ڕێخستنی پرسی فرەژنی لە هەرێمی کوردستان بەڵام ڕۆژانە چەندان حاڵەتی هاوسەرگیری لە دەرەوەی ئەو یاسایە ئەنجام دەدرێت. شارەزایان و پسپۆڕانی یاسایی هۆکارەکە بۆ کەم و کوڕی خودی یاساکە دەجێڕنەوە. هەر ئەوەش وای کردووە هاوسەران بۆ پرۆسەی هاوسەرگیری دووام پەنا بۆ دادگاکانی دەرەوەی هەرێمی کوردستان ببان. ئەم یاسایی ئێستا کە باس لە تعدوی زەوجاتەکە کێشەکەی چارەسەر نەکردووە و هیچ قەناعەتێکیشی لا کەس دروست نەکردووە و تەنها ئەوانش کە ئەیانەوێت تعدودکەن ئەچن لە دەرەوەی هەرێمی کوردستان عقدی زەواجی تعدود دەکەن و ینی ژنی دووەم و سێم و چوارەمە هێنن بەبێ خۆی چارەسەرەکە لەکوێیە. یەکەمیان چارەسەرەکە ئەوەیە کە ئامانجی تعدود باس کرێ، یعنی خەڵک لە ئامانجی تعدود تێبگا، مشرع یاخود مشرع یاسادانر لە ئامانجی تعدود تێبگا بەو شێوەیە کە لە قورئانە هاتووە کە ئەو وەزیفە ئیجتیماعی کە باسم کرد ئەو کاتە بێگومان ئەوە گۆڕانکاری ئەکا لەو مەرجانەی کە دانراوە. تا دێت حاڵەتی گرێبەستی هاوسەرگیری بۆ ژنی دووەم و سێیەم لە هەرێمی کوردستان لە زیاد بووندایە. کەمترین حاڵەتی ئەو هاوسەرگیریە بە پێی بڕگە و یاساکانی شەرعی و یاسایی ئەنجام دەدرێت، بەڵکو زۆربیان لە ڕووی تەمەن و ئاستی توانایی و پێکهاتەوە جیاوازیان هەیە. لە زمانی عەرەبیە بالضبط وەکو ڕیجال وایە. ئیسلاحێک یاساکرا لەلایەن هەرێمی کوردستان منعی حالەتی فرەژنی کرد بە مەرز یعنی یەکەم مەرز ئەوە بوو کە ژنی یەکەم ڕازی بی و نەخۆش بی، یعنی ئیتر هەندێک مەردی دانا ئەجینا ئەگەر لە دەرەوەی مەحکەمە ژنی دووەمی مارە کرد ئەوە سزا دەدرێت بە 3 ساڵ خۆی و ئەو مەلایەکە عقد قڕانەکەی دەکا و لەگەر شاهێدەکان، یعنی ئەوە مادەیەکی قانونی و دانرێت. زەواجی دەرەوەی دادگایە خود هاوسەرگیری دەرەوەی دادگای کۆمەڵک کێشەی لێ دروست دەبی. یەک لەوانە ئەو ئافرەتێک کە لە دەرەوەی دادگا زەواج دەکا تووشی کێشەی کۆمەڵایەتیان هەر کێشەیەکی دیکە بێت لە ڕێی دادگاوە ناتوانانی ئەو حەقانەی کە هەیە بۆی وەرگری. ئەوە یەک. دوو، زۆر جار ئافرەتی یەکەم تووشی جیابوونەوە دەبی، ناچار دەکرێت جیا بکرێت جیا ببێتەوە یانیش ڕازی بێت. ئەو ڕەزامەندی کە لە یەکەم لە مەرجەکانی ژنی لە کوردستان دانراوە مەرجێکە لە ڕاستیدا خۆی لەگەڵ کولتوری کوردی ناگونجێ. ئەو حاڵتانی کە بەڕەوا ئەبیندرێن کە فرەژنی هەبی لەوانەیە دەبی کەسەکە ڕەچاوی لانی دارایی خۆی بکە لە پەیڕەوی ڕێسا و یاساکان بکە لە ڕووی شەرعیەتیشەوە هەر لانەدا، یان پیاوێک کە توانای ئافرەتەکەی توانای وەسەنانەوەی نەبێ یان ئەوەیە پەکەوتێ و نەتوانی ماڵی لۆ بەڕێوە بە، بەڵام لێرەش دەبێ ڕەزامەندی ئافرەتەکەی لەسەر هەبی. لەو چەند ساڵەی دواییدا بەشێکی زۆری دۆستیەکانی دادگا کێشەی جیابوونەوەی هاوسەران بووە، بەپێی ئامارەکانیش لە زیاد بووندایە. لە بەرامبەردا بوونی یاسای ڕێخستنی باری کەسی و کاریگەریەکانی قەیرانی دارایی و کەمبوونەوەی داهاتی تاک کاریگەری ئەو تۆی نەکردوتە سەر کەمبوونەوەی دیاردەی فرەژنی لە هەرێمی کوردستان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران. بۆ ئەوەی کەوا تەفسیری کەلیمەی یەتاما بکەین